أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، خوای گەورە و میهرەبان ئێمەی دروست کردووە بۆ عیبادەتی خۆی، نەک ئەوەی کە خوای گەورە پێویستی بە عیبادەتی ئێمە بێ. ئێمە عەبدی خواین، پێویستە لە ژێر فەرمانی خوا دابین. خوای گەورە لە قورئانی پیرۆزە چەند نمونەیەکمان بۆ دەهێنێتەوە بۆ ئەوەی تێمان بگەێنێ بە جوانی کە نابێ ئینسان پشتیوانی و یارمەتی بداوە کار هیچ کەسێکی تر دەجگە لە خوای گەورە. نابێ داوای یارمەتی و کۆمەکی لە هیچ کەسێک بکەی. نابێ لە غەیری خوا لە کەسێک تر بپاڕێیتەوە بە خوای بزانی، بە شەریکی خوای بزانی، بە واسیتەیەکی بزانی لە بینی خوای پەروەردگار و لە بینی مرۆڤەکاندا. خوای گەورە لە قورئانی پیرۆزە نمونەیەکەمان بۆ دەهێنێت، دەفەرمێ: ومن يشرك بالله فكأنما خر من السماء فتخطفه الطير أو تهوي به الريح في مكان سحيق. ئەو کەسەی شەریک بۆ خوا بڕیار بدا وەکو چی وایە؟ وەکو نمونەی کەسێک وایە. ئەم نمونەی خوای گەورە دەهێنێتەوە. مە قورئانی پیرۆزە، دینی تازە نییە. ئەو کەسەی شەریک بۆ خوا بڕیار بدا لەگەڵ خوای گەورەدا لە کەسێکی تر بپاڕێتەوە، داوای یارمەتی کۆمەکی لە کەسێک تر بکات، قەبرێکە، داروبەردێکە، پیاوچاکێکە، پیاوخراپێکە، پێغەمبەرێکە سەلامی خۆیان لەسەر بێ، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تاجی سەری ئێمەیە، بەڵام شەریکی خوا نییە. نە بە خوای دەزانین، نە بە شەریکی خواشی دەزانین. خوای گەورە دەفەرمێ ئەو کەسێک کە شەریک بۆ خوا بڕیارە دا و لە غەیری خوا لە کەسێک تر دەپاڕێتەوە، وەکو نمونەی کەسێک وایە چی بێت؟ کەسێک لە ئاسمان بێ و لە ئاسمانەوە فڕێ بدرێتە خوارەوە، بهێنە بەرچاوی خۆت. مرۆڤێک بەرە لەبان ئەستێرەکانەوە فڕێدە خوارەوە، بکەوێتە خوارەوە بەرەو زەوی. خوای گەورە دەفەرمێ: فتخطفه الطير، بکەوێتە خوارەوە پارچە پارچە ببێ. ئەمجا دەبینی باڵندەکان هەر باڵندەیەک و پارچەیەکی لێ دەبات. هەر لە ئاسمان باڵندەکان پەلاماری ئەدەن، پارچە پارچەی دەکەن. ئەمە نمونەی ئەو کەسەیە کە شەریک بۆ خوا بڕیارەدا. وەکو وایە لە ئاسمانەوە فڕێ بدرێتە خوارەوە، تەیر و باڵندە و داڵەکان و هەڵۆکان پارچە پارچەی بکەن، هەر کەسێک پارچەیەکی بەرێت. بۆیە شەیتان وەکو ئەو باڵندە وایە، ئێمە پارچە پارچە دەکات، وامان لێ دەکات قیامەت و دنیامان بفەوتێ. فێڵ و فڕی شەیتان لەوەدایە کە ئێمە بەرەو دۆزەخ بەرێت، چونکە ئینسانێک لە شوێنێکی بەرزەوە فڕێ بدرێتە خوارەوە بەرەو خوار، بێگومان ئەو بۆ تیاچوونە. شەیتانیش دەیەوێت ئێمە بکا بە کەسێک شەریک بۆ خوا بڕیار بدەین بەرەو جەهەنەممان بەرێت، وەکو نمونی ئەو کەسێکە لە ئاسمانەوە کەوتۆتە خوارەوە. یاخود کەسێک با خوای گەورە دەفەرمێ یاخود بایەکی بەهێز و بە قووەت بیبا بیخاتە چاڵێکی قوڵ و گەورەوە، کەواتە ئەو کەسەی شەریک بۆ خوا بڕیار بدا. وەکو نمونەی کەسێک وایە لە ئاسمانەوە فڕێ بدرێتە خوارەوە، تەیر و باڵندەکان پارچە پارچەی بکەن، یاخود وەکو کەسێک وایە فڕێ بدرێتە خوارەوە لە ئاسمانەوە بایەکەیش بە کەیفی خۆی بیبا ئەم دۆڵ و دۆڵی پێ بکات. ئەوە نمونەی کەسێکە شەریک بۆ خوا بڕیار بدە. بۆیە لە غەیری خوا لە کەس مەپاڕێرەوە. قەبرێکە، داروبەردێکە، شەخسێکە، پیاوچاکان خۆشمان دەوێن، بەڵام بە شەریکی خۆیان نازانین. نە بە خۆیان دەزانین، نە بە شەریکی خوا. دەڵێن پیاوێک نەفرێک لە دار و دەستەکەی خۆی نارد بۆ لای پیاوێکی خاوەن ئاژەڵ، وتی: هاتوومە فڵان کەس منی ناردووە. جاران ئەم شتانە زۆر کراوە، الحەمدا ئێستا زۆر کەم بۆتەوە. فڵان کەس ناردوومێتی ئەوەندە سەر حەیوانی دەوێ، ئەوەندە سەر مەڕی دەوێ. وتیوێتی ئەگەر ئەوەندە سەر مەڕم نەداتێ هەموو مەڕەکانی بۆ ئەکەم بەبەرد. ئەم شتانە زۆر کراوە. پیاوچاک نە ماڵی خەڵکە سووتێنێ، نە مەڕی خەڵکەکا بەبەرد، نە خەڵکە کوژێ، نە مناڵی خەڵکە کوژێ. پیاوچاک بە ڕەحمە. کەواتە ئەوەی کە تۆ لێی ترسایی پیاوچاک نەبوو، چونکە پیاوچاک ماڵی خەڵک ئاور ناکات.
ئەگەر مەڕەکانم نەدەیتێ ئەوە وتێتی هەموو مەڕەکانی ئەکەم بە بەرد، وتی وەڵڵاهی یەک مەڕێکی نادەمێ. بڕۆ پێشی بڵێ مادەم ئەو ئەوەندە بەدەسەڵاتە مەڕەکان بکا بە بەرد، پێی بڵێ ئەو شاخانە هەمووی بەردووتلە، با ئەو تل و بەردانە بکا بە مەڕ و بیدا بە خەڵکی. چی پێویستی بە مەڕی منە؟ مادەم ئەو بتوانێت مەڕ بکا بە بەرد، ئەتوانێت بەردیش بکا بە مەڕ، ئەبێ بیکات. کەواتە چی پێویستی بە منە؟ پێی بڵێ ئەو شاخانە بکا بە مەڕ، بە ملیۆنەها و ملیارەها مەڕی تیابێت. چی پێویستەکە داوای مەڕ لە من کات؟ والله یەک مەڕی نادەمێ. ئەگە ئینسان عەقیدە و بیر و باوەڕی ئاوا بەخوا قایم بوو، لەوە ناترسێ دار و بەردێک شەیطانێک یاخود پیا و خراپێ زەرەر زیانی پێ بگەێنێت. خۆی گەورە نمونەی دوومان بۆ باس دەکات لە قورئانی پیرۆزە بۆی بزانین کەسێک کە لە دار و بەرد و قەبێک دەپاڕێتەوە لای خۆی گەورە چەندێک قێزەون و ناشرینە کە شەریکی بۆ خوا بڕیار داوە. خۆی گەورە نمونەی دوومان بۆ دەهێنێتەوە لە قورئانی پیرۆزە. ئەفەرمێ والذین یدعون من دونه، ئەوانەی کە لە غەیری خوا لە مردوویەک، لە بتێک، لە پێغەمبەرێک، لە پیاو چاکێک، لە پیاو خراپێک دەپاڕێنەوە، یدعون من دونی، لە غەیری خوا دەپاڕێنەوە. ئیتر غەیری خوا کێیە؟ باشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوایە یا غەیری خوایە؟ بێگومان غەیری خوایە. ئەی پیاو چاکان خوان یا غەیری خوان؟ هیچ پیاو چاکێک ئەڵڵایە؟ نەخێر. خوای گەورە دەفەرمێ ئەوەی لە غەیری من، غەیری خوا، ئیتر هەر کەسێک بناوی هەرچی بێ. ئەوانەی کە لە غەیری من لە کەسانێکی تر دەپاڕێنەوە، خوای گەورە دەفەرمێ لا یستەجیبون لهم بشەیء، ئەوان بە هیچ جۆرێک وەڵامیان نادەنەوە. وەڵامیان نادەن. خوا ئەفەرمێ وەڵامت ناداتەوە. تۆ شەڵی باوکم وایت باپیرەم وتی وەڵا چوومە سەر قەبرەکە چاک بووم بۆ. بێگومان یا باپیرەی تۆ ڕاستەکە یا خوا ڕاستەکە، بێگومان خوا ڕاستەکە باپیرەی تۆ ڕاستی نەکرد. ئەوە هەمووی شەیتانە. وڵا چوومە سەر قەبرەکە لەوە پای خۆماتەوە. ئەو زانایان دەفەرمون ئەو جنانی کە قسەیان بۆ ئێمە کردووە، بۆ وانیان باس کردووە، ئەڵێ ئەچێتە لاو لاشەی مرۆڤێکەوە دەمارێکی ئەگرێ. ئەم ئینسانە چاک نابێت، ئەچێت سەر قەبرەکە دەمارەکە بەردەو عەیبی نامێنێ. ئەوە شەیتانە. نەک مردووە ئاگای لە هیچ نییە. خوای گەورە نمونەیەکمان بۆ دەهێنێتەوە بۆی جوان تێبگەین. خوای گەورە دەفەرمێ ئەوان وەڵامی هیچ کەسێک نادەنەوە، یەک وەڵامتان نادەنەوە مردوەکان غەیری خوا، ئەوەی کە مردووە. إلا كباسط كفيه إلى الماء ليبلغ فاه وما هو ببالغه. سێم نمونەیەک. ئەگەر کەسێک لە ئێمە بە دیار ئاوێک و بوەستێ، ئەوە چەمێکە ئالێ چەمەکە ئاوەکە وەستاوە، یاخود ئەوە جامی ئاوە گڵاسی ئاوە، من ئاوا بکەم بۆی ئاوەکە بێ بناو دەمم. خەڵکە من تۆ تەواوی ئاوا بە ئیشارەت بۆ ئاوەکە بکەی ئاوەکە بێ بۆ ناو دەمت. شتی وا بێت؟ نابێت. ئەبێ خۆت بڕۆی ئاوەکە بخۆیتەوە، ئاوەکە نایە بۆ ناو دەمت. تۆ ئاماژە بۆ ئاوێ بکەی ئاوەکە لە چەمەکە و کانیەکە و نایە بۆ ناو دەمی تۆ. خوای گەورە دەفەرمێ وەکو کەسێک وایە دەستی پان کاتەوە بۆ ئاو، بۆ ئاوێک بێتە ناودەمی وەما هو ببالغی، ئاوەکەش نایە بۆ ناودەمی. ئەمە نمونەیە کە بۆچی دەهێنێتە خوای گەورە، بۆ ئەوەیە کە ئێمە بزانین ئاو گوێی لە دەنگی ئێمە نییە، وایە؟ ئاو لە ئێمە تێناگا بێگومان، ئاو وەڵامی ئێمە ناداتە و نایە بۆ ناودەممان. بە هەمان شێوە ئەو مردووەیش نە گوێی لە دەنگی تۆیە، نە قسەی تۆ دەبیستێ، نە ئەتوانێ بێتە دەرەوە بۆ گۆڕەکەیش لە دەرچێت لە گۆڕەکە، نە ئەتوانێ وەڵامی تۆش بداتەوە. خوای گەورە دەفەرمێ وەڵامی کەس نادەنەوە. لا یستەجیبون لهم بشەیء شەیء، هیچ شتێک. ئیتر مردوو زیندووکردنەوە عاید بخوایە، ئەی کاکە کابرا ئەوەندە پیاوێ مهمە مناڵ عەدابە تۆ، ئەی خۆی بۆ مناڵی نییە. ئەوەندە پیاوێ مهمە تۆ چاکاتەوە لە نەخۆشی، خۆی بۆ بە نەخۆشی دەڕوا. مناڵی بۆ نەخۆشەکەوێ، تۆ چاکەکات و تەندروستی تۆ چاکەکە، ئەی باشە خۆی بۆ ئەختیارە بێ و پیرە بێ و ئەچێتە ساڵە و ناتوانێت ڕسێ سەر پێ. ئینسان ئەگەر بیر و باوەڕی بەخوا قایم بوو، باوەڕی بەو شتانە نابێ. لە غەیری خوا ناپاڕێمەوە، داوای یارمەتی لە غەیری خوا ناکەم، چونکە ئەو کەسەی خوای گەورە دەفەرمێ ئەو کەسەی داوای یارمەتی لە دار و بەرد و قەبرێ دەکا، وەکو نمونەی کەسێک وایە داوا لە ئاوێ بکە ئاوەکە بێ بۆ ناودەمی. شتی وا بێت دە چۆن ئاوەکە نایە بۆ ناودەمت، دڵنیا بە مردووەکەش وەڵامی تۆ ناداتەوە. خوا وا دەفەرمێ. نمونەی سێم خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الناس ضرب مثل فاستمعوا له. ئەی خەڵکینە نمونەیەکتان بۆ دەهێنینەوە، جوان گوێ بگرن، جوان گوێ بگرن. ئەفەرمێ ئەو کەسانەی
لغير خداوي يارمتيان ليكن إن الذين تدعون من دون الله لن يخلقوا ذبابا ولا يجتمعوا له. هرچی قبر هي، هرچی شخص هي، هرچی پیاو چاک هي، هرچی پیاو خراب هي، هەمویان کۆ ببنەوە خوای گەورە دەفەرمێن ناتوانن مێشێک دروست بکەن. یەک مێشێ ناتوان دروست بکەن. باشە تو ئەتوانێت کوڕ بە تۆ بدا، کچ بە تۆ بدا. خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێ ئەوەی کە کچتا بە خەڵکی و کوڕەدا بە خەڵکی خوایە، نەک شەخص، نەک مرۆڤەکان. ئینسان ئەبێ بیر و باوەڕی قایم کا بەخوا، چونکە خوای گەورە دەفەرمێ هەر کەسێ شەریکم بۆ بڕیار بدا فقد حرم الله عليه الجنة ومأواه النار. أو جيغاي دوزخا وخواب حرامي شكا بيخات ناو بهشتوا كواتا الشريك بو خواب الرياض دا توبه بك أمرو بقريرو بولا إخوات داوى يارمتي لقبرو دارو بردي مكة وقتان جاباسم كرو بوتان أقل جنازيك دا بنري أقل كسيك لأيمة لقل جنازك قسبك همويان دارن فلان كس تيكتشو أرى الله فلان كس تيكتشو بو لقل جنازيك قسبك جنازك ويليش نية أي باشا أو كستيك نتشوا كداو دواي أو إيش كخراو تشجير خلا داو يار متيرة بكاو قفتو قيل قلابك أو كسي بدي جنازيك وبيا بيرن تيكتشوا شو كان بجنازك يقول دني تونية أي باشا إس جنازك بتانية بانسري ويجول دني منية أي باشا قد متري خال بسري وبيا لك يقول دني منه أي باشا شون جول دني منه لكاتك الرزي وإسكو بروسكيشينا معه إنسان أجر شريك بخواب الريار بدا فنا بخواي قال خواي بدي خاطر ناو دوزخه ولا كان شو اللي قرآن هالرشي كردوا وأو كساني كلغيري خوا داوي أرمتيان لأكري خواي قال ده فرمي بهمويانا وأجر كوش ببنوا ناتو أنا ميشوليك ميشك دروس كان وقوم ميشك خواي قال دروسي كردوا يك ميش أتوان كرب خلقي بدن كش بخلقي بدن أتوان خلقي بمريان وخلقي بجينن نخير إنسان تنها بيرو باوري بخوا قايم بيت يا ربي خوايا لقناها كان ما نخوش بيت قناهي دايكو باوكورتو كان ما نخوش بيت الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان نمونەی بەرز بۆ خوای گەورەیە. ئەگەر کەسێک لە ئێمە ئیشێکی لای دائیرەیەکی هەبێ شوێنێکی هەبێ دوو بەرپرسەیە یەکێکیان زۆر دەسەڵاتدار یەکێکیان زۆر لە خوارەوەیە هەردووکیشیان بۆ ئێمە یەکە بچین بۆ لای هەر کامیان نمونەی بەرز بۆ خوایە. ئەگەر ئێمە بڕۆین بۆ لای ئەو کەسێک کە دەسەڵاتی نییە خەڵکیمان پێ دەڵێ ئەڵێ بەخوا ئیشی خراپت کرد ئیشەکەت عاقڵانە نییە ئێ تۆ مادەم فڵان کەس ئەناسی بۆ لای ئەم بۆ چێکی بێگومان هەموو کەس ئەڵێ غەڵەتی کەس ناڵێ ئیشی عاقڵانت کرد. نمونەی بەرز بۆ خوای گەورەیە. منیش خوایەک هەبێ بە دەسەڵات بێ بە توانا بێ من بچم داوای یارمەتی لە داروبەرد و قەبرێ بکەم. ئەزانێ بتپەرستەکان لە قورئانی پیرۆزە خوا باسییانی کردووە بۆچی بتیانە پەرست لەبەردوو هۆکاری سەرەکی هۆکاری تر هەبوو چاولێکردن لە باو باپیر بەڵام ئەوەی کە زۆر سەرەکی بوو دوو هۆکاری سەرەکی بوو بتپەرستی پەیدا بوو. یەک دەیانوت ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى. ئێمە ئەم بتانە ناپەرستین ئێمە باوەڕمان بم بتانە نییە ئەم بتانە ئێمان دروست نەکردووە ئەم بتانە ئێمە ناژێنن ئێمە نامرێنن ڕزقی ئێمە نادەن بەس تەنها بۆ ئەوەیان پەرستین لە خوا نزیکمان کەنەوە. ئەمانە لای خوا ڕوویان سوورە ڕوویان سپیە نازم خەڵک ئەم شتانە ئەڵێن ئێمە ئەم بتانە ئەکەینە واسیتەیەک لە نێوان خۆمان و خوادا. تۆش ئەڵێ ئەم پیاو چاکە ڕووی لای خوا هەیە تۆش زانی ڕووی لای خوا هەیە بەڵکە چییە؟ ئەی بۆ تۆ ڕووی لای خوات نییە؟ ئەزانی خوا ئینسانێکی خۆشەوی ئیماندار بێ؟ یەکەم شتێ دەیانوت ئەمانە لە خوا نزیکمان دەکەنەوە واسیتەن لە بینی ئێمە و خوادا. ئەوەشی ئەمڕۆ داوای یارمەتی لە قەبرێ دەکا هەمان بیر باوەڕی هەیە. دووەم هؤلاء شفعاؤنا عند الله دەیانوت لە قیامەتە ئەم بتانە لای خوا شەفاعەتمان بۆ بکەن بتەکان شەفاعەتمان بۆ بکەن لە خوا نزیکمان دەکەن و لە دنیا لە قیامەتی شەفاعەتمان بۆ دەکەن. ئەو کەسێکی ئەمڕۆ داوای یارمەتی لە داروبەرد و قەبرێ دەکا بێگومان هەمان بیر و باوەڕی هەیە دەڵێ لە قیامە شەفاعەتم بۆ بکە. برای بەڕێزم خوشکی بەڕێزم ئەمە بیر و باوەڕ و هەدەف و ئامانجی بتپەرستەکان بوو لە بتپەرستی تۆ دەبێت خوای گەورە بە تاک و تەنها بپەرستی. بۆیە شەریک بۆ خوا بڕیارمەتە خوایەک هەیە پێویستی بە واسیتە نییە وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان. خوای گەورە دەفەرمێ ئەگەر عەبدەکانم پرسیاری منیان کرد
ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێیان بڵێ من نزیکم واسیتەی ناوێ هەر کەسێکیش دێن بپاڕێتەوەی وەڵامی ئەدەمەوە. خی گەورە نمونەیەکی جوانمان بۆ دەهێنێتەوە لە قورئانی پیرۆزە، نمونەی جاڵجاڵۆکە. دەفەرمێ مثل الذين اتخذوا من دون الله أولياء كمثل العنكبوت اتخذت بيتا وإن أوهن البيوت وإن أهون البيوت سبحان الله لبيت العنكبوت لو كانوا يعلمون. أهون تماشاکە خی گەورە دەفەرمێ نمونەی ئەو کەسانی کە لە غەیری خوا لە داوای یارمەتی لە کەسێتر دەکەن، نمونیان وەک چی وایە؟ نمونەیان وەکو نمونەی جاڵجاڵۆکەیەک وایە. جاڵجاڵۆکەیەک بەیتێک ماڵێک بۆ خۆی دروست ئەکات، ماڵێک بۆ خۆی ساز ئەکات. هەومان ماڵی جاڵجاڵۆکەمان بینیوە. خی گەورە دەفەرمێ لاوازترین زەعیفترین ماڵی جاڵجاڵۆکەیە، چونکە ئینسان ماڵ دەکات بۆی لە سەرما بیپارێزێ، لە گەرما بیپارێزێ، لە ناڕەحەتی بیپارێزێ. بەڵام ئەم مەبەستانە کە ئێمە خانوو دەکەین کۆمەڵی هۆکار هەیە، بەڵام ئەم هۆکارانی هیچی لە ماڵی جاڵجاڵۆکان نییە. جاڵجاڵۆکە ماڵێکی زۆر فاشلە، زۆر لاوازە، لاوازترین ماڵ لە ناو گیانلەبەرانە ماڵی جاڵجاڵۆکەیە. ئاوێکی لێکە هەمووی دەبچڕێنی. بۆچی خی گەورە نمونەی جاڵجاڵۆکە دەهێنێتەوە؟ لەبەر ئەوەی ئێمە تێبگەین، ئێمە بزانین کە بۆچی ماڵی جاڵجاڵۆکە لە قورئاندا خی گەورە باسی کردووە. سوورەتی عنکەبوتمانەیە، سوورەتی جاڵجاڵۆکە، چونکە تەماشا دەکەی سبحان الله جاڵجاڵۆکە کە باسی دەکرێت خی گەورەش لە قورئانی پیرۆزە باسی چی کردووە؟ باسی مێیەکەی کردووە، باسی نێرەکەی نەکردووە. اتخذت بەیتا، وەکو نمونەی جاڵجاڵۆکە وایە کە مێیەکە ئەو مێیە چی دەکات؟ ماڵێک دروست دەکات، نێرەکە دروستی ناکات، مێیەکە ماڵەکە دروست دەکات. ئەو ماڵی جاڵجاڵۆکە مێ دروست دەکات. ئەوە ئەمڕۆژ علمیان دەرکەوتوواڵێن ئەوەی کە دروستیەکە مێیەکەی نێرەکە نییە. بۆی خی گەورە باسی نێرەکەی نەکردو، باس مێیەکەی کردووە، چونکە خۆی خالقی بوونەوەرە، خۆی دەزانێت چۆن دروستی کردو و ئیشەکەیان چییە. تەماشا دەکەی مێیەکە ئەچێ خانوویەک، ئەو خانووە هاکەزایە دروست دەکات. دوای ئەوەی کە سبحان الله زاوزێ دروستە بێ کە بەچکەی دەبێ، ئەو مێیە نێرەکە دەکوژێ، نێرەکە دەکوژێ، مێیەکە نێرەکە دەکوژێ و فڕێی ئەداتە دەرەوەی ماڵەکە، هەندێکی لێ دەخوا پاشان فڕێ ئەدات. سبحان الله ئەوە ماڵی جاڵجاڵۆکەیە. بۆیە لاوازترین و خراپترین ماڵە. مێیەکە ماڵێ دروست دەکات، لەگەڵ نێرەکە دەبێ، کاتێکیش کە بەچکەیان دەبێ ئەو کاتە مێیەکە نێرەکە دەکوژێ، دەیخوا و پاشان هەندێکی فڕێ ئەداتە دەرەوە، دەروی ماڵەکە فڕێ ئەدات. بەڵام دوای ئەوەی کە بەچکەکان گەورە دەبن، هەموویان هەڵەسن دایکی خۆیان ئەکوژن. سبحان الله دایکی خۆیان ئەکوژن و ئەوانیش دایکی خۆیان فڕێ ئەدەنە دەرەوە. ئەو پێشە پیاوەکەی خۆی نێرەکەی خۆی فڕێدا بۆ دەرەوەی خانۆکە. سبحان الله دوای ئەوش مناڵەکان هەڵەسن بە هەمان شێو دایکیان دەکوژن و فڕێ ئەدەنە دەرەوەی ماڵەکە. بۆیە هیچ کۆمەڵایەتیەک، هیچ ئیجتیماعیەک لای جاڵجاڵۆکە نییە. ماڵێکی بێسەر و بەر، وێران، خراپ. جا خی گەورە نمونەمان بۆ دەهێنێتەوە ئەو کەسانەی کە لە غەیری خوا ئەیتر پێویست ناکات بڵێن فڵان و فڵان، غەیری ئەڵڵا، ئەوانەی کە داوای یارمەتی لە غەیری ئەڵڵا دەکەن، غەیری ئەڵڵا. خی گەورە دەفەرمێن نمونەی ئەو کەسانە وەکو نمونەی ماڵی جاڵجاڵۆکەیەک وایە. جاڵجاڵۆکە چەندێ زەعیفە، چەندێ ماڵەکەی لاوازە. ئەو کەسێکی داوای یارمەتی لێکەی وەکو ئەو ماڵە لاوازە. ئەگە دەڵی زیندووە ئاگای لە منە، مانە زینە بەچاڵ کراوە. ئەخر ئاگای لە تۆ نییە. ئەگە جەنازەیەک بێ ئاگای لە تۆ نییە، ئەی چۆن دوای داپۆشین ئاگای لە تۆی؟ ئەوە هەمووی جن و شەیتانەکان ئەو شتانە ئەکەن. فڵان چۆسە قەبرەکە لەو لاپەی خۆی هاتەوە، هەمووی شەیتان و جنە. ئەینا مردوو ئاگای لە هیچ نییە. خوا دەفەرمێت لە قورئاندا إنك لا تسمع الموتى لدو شونا دفرميه لشون ترى أفرميه شوني سيم وما أنت بمسمع من في القبور. أي بيغمري خواه صلى الله عليه وسلم تو ناتواني مردويك لناو قورك دابيه تو شتيك بمردوك ببيستي واتا ناتواني شتيك بجوي مردويك دا. يعني خواه دفرميت أي بيغمري خواه
صلى الله عليه وسلم تو ناتواني شتي بدي بجوي مردويك ديال ناو غوردا من في القبور اما آية قرآن مردو ناتواني شتيكي تو ببيستي اي باشا في غمري خوان ناتواني صلى الله عليه وسلم شتي بدوي جوي مردويك بدا من توي تاون بارد توانين بيقومان ناتوانين بويا مردود صلاتي نيه خواليان خوش بيه او ان شريكي خوان نبخوان دزانين نبشريكي خواشان دزانين پیاو چاکا خوشمان دوین خوا لەگەڵ ئەوانە حەشرمانکە بەڵام بە شەریکی خوایان نازانین داوای یارمەتیان لێ ناکەین خوایەکی گەورە بەتە سەڵاتەیە بچم لە عەبدێکی زەعیف و لاواز کە ناتوانێت بەرگری لە نەخۆشیەکی خۆی بکە ناتوانێت بەرگری لە مردنی خۆی بکە ناتوانێت بەرگری لە مردنی مناڵەکان و کەسوکارەکەی بکە من چۆن داوای یارمەتی کۆمەکی لێ دەکەم خوایەکم هەیە من هەموو ڕۆژێ دەڵێم ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین خوایە وعد بێ ئیاکە نەعبود خوايا بس عبادت بو تو دكم وعد به بو غيري تو عبادت ناكم دعاء عبادتك قوريه وإياك نستعين خوايا وعد به بس دعوة يارمتيك ومكي لتو أكم إيكوا وعدكت نستعين يعني شي واتا بس دعوة يارمتيك ومكي لتو دكم بس لتو دباري موا بس بتو ضلم فريان بكوا رزقارمك أو إنسان إيمان داره كواتا أو كسيك لغيري خواه دباريتوا لاوازە ئەمە ناشرینترین زۆر نمونەی ناشرینە بۆ ئینسان بێت تێبگا یعنی ماڵی جاڵجاڵۆکە چییە؟ یعنی ماڵێکی بێسەروبەر هیچ ئیسفادەیەکی نییە مێن نێر دەکوژێ مناڵ بەچکە دایکی خۆیان دەکوژن ئەمە نمونەیەکە بۆی تێبگەین نابێت لە غێری خوا بپاڕێنەوە نمونەیەکی ناشرینە بۆ ئینسان ئیماندار بێت تێبگا کە لە غێری خوا پاڕایەوە زۆر لاوازە أو كسيك لي أباريتو لاوازة آخر نمونك لقرآن باسي دكين نمونة زورة خواهي قرأت فرميت والذين تدعون من دونه ما يملكون من قطمير أو كسانيك لغيري خواه داوي يارمتيان يكري غيري الله هموشي خواه دفرمي لغيري من هموي دفرمي غيري من طب خواهي قرأت فرمي إن تدعوهم لا يسمعوا دعاءكم ولو سمعوا ما استجابوا لكم سبحان الله خواهي قرأت فرمي أوانيك لغيري خواه داوي يارمتي لكسك دكن لدارو بردي دكن لقبري دكن لبياو چاكو بياو خرابي دكن خواهي قرأت فرمي ما يملكون من قطمير ناوكي خرما بتعرفتي خرما قصب رقك كاتك خرماك دكيتوا ناوكي خرماك چي بيويا تيوكليكي سبي بيويا زور تنكا زور غلافي تنكا ناوكي خرماك ويا تيوكلي سبي هي خواهي قرأت فرمي أو كساني لغيري خواه داوي يارمتيان ليكن ما يملكون يعني شي ملك ما يملكون من قطمير واتبقت أو تيوكلا سبي دوري خورناوك خورما ملك يانية دا صلاة يانية يتمنى الله دابتو تو لدردو بلاو كيشو مشكلة بارزي أتواني تو توشي كيشو مشكلة بكاتواني مالي تو بسوتيني منتي نيوابي سوتيني مالي من بدس إخوائي من بيرو باورم بوهيا خواه فرمي القرآن دا وما تسقط من ورقة إلا يعلمها يقلا دارك ببي أمري خواناك بتخواره شوان خلق دواني مالي من بسوتيني پیاوچاک اجه مالی خلق سوتیانی امام حسن بصری رحمتی خواله بی افرمی پیاوچاک شیه افرمی پیاوچاک او کسیه پانانه به میرولا اجه خلق سوتیانی مالی خلق بخوا مالکت سوتیانم بخوا اگه جیانی من بدستوی به هر فوتیانه بلام بدستو نی جیانی من و مردنی من بدست خوایه ضرر و قانزات شان حالای خواویه بوی اگدار بین خواه گرد فرمی اوانی کل غیری الله داوی یارمتیان لیکری غیری خواه بقت أوتي وكلاسبي دوري ناوك خرمان ملكيان نية بيدن بخلقي دا صلاتيان نية أما أوا خواهي قرد فرميه إن تدعوهم لا يسمعوا وي عربي زان شاكتيغا لا يسمعوا دعاءكم أجر إيه ولا غيري خوا لكسك لدارو بردك لبتك لقبرك لشخصك ببارينوا لا يسمعوا دعاءكم أوان جوان لدنجي إيه والنية جوان لدعاكاني إيه ونيك تو آوا باريتو لبدارو بردو قبرك لا يسمعوا دعاءكم دعاكاني إيه ونابستن إيه تو چون چاكا كاتوا ولو سمعوا خو اگر جوشيان لبي لكاتك جوشيان لينيا ما استجابوا لكم ناتوان والله مي إيه وبدنا والله مي إيه ناتوان بدنا
هەر گوێیان لێ نییە. ئەگەر هەش دڵی گوێیان لێ خوای گەورە دەفەرمێ تۆش هەر بڕی گوێت لێ، ئەگەر گوێشیان لێ بێ ناتوانن وەڵامی تۆ بدەنەوە. کەواتە بێدەسەڵات مردوو خواخوایەتی خۆی بتوانێت وەڵامی ناوگۆڕەکە بداتەوە. مردوو لەوە ئەترسێ نەتوانێت وەڵامی ناوگۆڕ بداتەوە. پیاوچاکان هەمویان لە مردن و قەبر و قیامەت ترساون، لە قیامەتی خۆیان ترساون. چی بۆ خەڵکی دەکەن؟ بإذن خوا من ذا الذي يشفع عنده إلا بإذنه. هم رجنا يخوانين چه دەتوانێت شەفاعەتکە لای خوا إلا مەگەر بە ئیزنی خوا. چه دەتوانێت شەفاعەتکە؟ قیامەتی من و تۆ بەدەست خوایە، بەدەست فڵان کەس نییە. پێغەمبەری خوایش صلی الله عليه وسلم کاتێک کە دەڕاتە سەجدە هەتا خوای گەورە دەفەرمێ هەڵسە و شەفاعەتکە ناتوانێت شەفاعەتکە. تەواو ئەوە ژیانی قیامەتە. کەواتە پشت بەخوا بەستە. ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین. هەموو ڕۆژێک دووبارەی دەکەیتەوە گوێی لێ بگرە و تەطبیقی کە و جوان جوان لی تێبگە. داوای یارمەتی لە خێری خوا مەکە، چونکە خوای گەورە دەفەرمێ ئەوان بەقەت ئەو توێکە لە سپەی دەوری خورما ناوکە خورما مڵکیان نییە بیدەن بە خەڵکی. چۆن خەڵکی چاک دەکەنەوە، خەڵکی دەمرێن و خەڵکی دەژێنن؟ چۆن ماڵی خەڵکی کاول دەکەن و ماڵی خەڵکی ئاودان دەکەنەوە؟ چۆن ڕزق و ڕۆزی خەڵکی دەدەنەوە حاڵیان بێ؟ لە ڕۆژی قیامەت شەوە یەومە القیامەتی یەکفڕونە بشرکیکم. لە ڕۆژی قیامەتە ئەڵێن ئێمە بەرین لە ئێوە، ئێمە ناکرێت بە شەریکی خوا شەریکی نییە. وانەزان لە قیامەشتان بۆکەن. خوا دەفەرمێ لە قیامەتە ئەوان خۆیان بێبەری ئەکەن لە ئێوە، دەڵێن ئێمە بەرین لە ئێوە. ئێمە ناکرێت بە شەریکی خوا شەریکی نییە. چۆن ئێمە ناکرێت بە شەریکی خوا؟ ئەمە چەند نمونەیەک بوو باسمان کرد لە قورئانی پیرۆزە بە ئومێدەوە ئینشاءالله ئەمانە هەمووی چەند جار باس کراوە. وەک یادخستنەوەیەک ئینشاءالله لەمەولا ئەوانەمان شەریکمان بۆ خوا بڕیارداوە با بە خۆمان دابچینەوە دەستێنێژێ بگرین دوور کات نوێژ بکەین بەڵکو خوا لێمان خۆش بێ، چونکە خوای گەورە وعد داوە لە قورئانی پیرۆزە ئەوەی شەریکم بۆ بڕیار بدات لەسەریشی بمرێ لێی خۆش نابم بەهەشتی لەسەر حرام دەکەم دەشیخەمە ناو ئاگری دۆزەخەوە. ئیتر لەوە خەسارەمەندی گەورەتر هەیە؟ نە خوای گەورە لێت خۆش بێ نە بشخاتە بەهەشتەوە بخاتە ناو ئاگری دۆزەخیشەوە. شەریک بخوا بڕیار مەدە خوا بە تاک و تەنها بپەرستە. هەموو ڕۆژێک دەڵێن قل هو الله ئەحەد. خوا ئەحەدە و تاک و تەنهایە. خوا ئەحەد بێ و تاک و تەنها بێ و یەک بێ بۆ بیکەین بە 250. ئەمان عاید بە سەرێشەیە، ئەمان عاید بە فڵان شتە. شعر ئەطیبا، ئەمە شعر ئەطیبایە. ئەی خوا چی ئیشێکی ما مناڵ بەدەست خوا نەبێ و سەرێشە بەدەست خوا نەبێ و ناوسک ئێشە بەدەست خوا نەبێ، باداری بەدەست خوا نەبێ و فڵان نەخۆشی بەدەست خوا نەبێ. ئەی خوا چی ئیشێکی ما لەسەر زەویان نەعوذ بالله. ئەوانەی کە صیفەتی خوایە و ئەوەی کە ئیشی خوایە دامانە بە دار و بەردە قەبرەکان، ئەمە زۆر ترسناکە. ئەمە شەریک بۆ خوا بڕیاردانە. بگەڕێرەوە بەلای خۆ تۆبە بکە بڵێ خوایە نەمزانی. خوایە خۆت شاهد بە ڕامگەیان خوایەکەن. خوایە خۆت شاهد بە ڕامگەیان. خوایە خۆت شاهد بە ڕامگەیان. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خويا شفاء نخوشكان من بدي بتايبتي أواني دعاء خير عن كدوة. يا ربي خويا لرجي قيامتها لقوا بيغمران وشهيدان وبيوتاكان حشر منك يا رب العالمين. خويا جانواما اللي بكي تنها توب برستين تنها لسلبي رباوري توحيد ويكخوا برستين هتا أو رجي دمرين. خويا جان لرجي قيامتها ما خيت بهشت ولا أجري دوزخ بدور مان كي لدرد بلاو كي شولات مان بدور كي. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.